بێزە کاکە بیکوژێنەرەوە کاکی مزیح بیکە بە ڕزای خوا کاکە بیکوژێنەرەوە ماڵی خۆمان وەزعی زۆر جوانە ئەم بەزمەشنایەوە ئەما گرە چی بخستان ماڵەوە ئەمە یەکێک بوو لە بەناوبانگترین دیمەنەکانی بەرنامەی بەرنامە لێرەدا بەرزانی قالی خەڵوز ڕۆڵی کوڕ و نەرمین قادر ڕۆڵی دایک دەبینێت بەڕێکەوتێکی سیر تەنیا 7 ڕۆژ دوای یادی ساڵانی بەرزانی خۆشەویست نەرمین قادریش ماڵ ئاوایی کرد هونەرمەند نەرمین قادر کەسێکی خۆشەویست بوو لە ناو خەڵکدا خان مەتاقانەکەی ئەو بەرنامە شیرینە بوو ڕۆژی 5 ئاب شێرپەنجە ژیانی لەسەندەوە نەرمین قادر ماوەیەک بەر لەوەی کۆچی دوای بکات قسەی بۆ 964 کردووتی ئازاری زۆرە وتی ئاوەکە کەم بۆتەوە لە مێشکە بەڵام هەر بەردەوام ئازارە دەبێت تا 6 مانگ ئازارم زۆرە بەیانی وا هەیە بەڕشانەوە هەڵەسم ئازارێکی زۆر زەخت لە خۆمەکەم بەخوا ئەمە یەکەم دەرچوونی شمەکە هاتوومەتە دەرەوانی هەتا ئێستا خاتون نەرمین دوو نەشتەرگەری قورس بۆ سەری کرابوو 2 هەفتە بەر لە ماڵ ئاوایی لە فەیسبوکەکەی خۆی داد و بێدادی بوو بە دەستنەبوونی دەرمانەوە و نووسی بووی دوێنێ کچەکەم چوو بۆ هیوا دەرمانی کیمیایەکە وەربگرێت وتیان نەماوە 2 ڕۆژە بێعیلاجم عملیات خۆم بە قەرز و قۆڵی بیکەم خوا هەڵناگرێ سەبەب کارمان بە کۆی زووخاو بێت نەرمینی دڵشکاو لە ماڵ ئاوایەکەشیدا هەر تەنیا بوو کەمترین دۆست و هاوڕێ هونەرمەندەکانی لە کاتی بەڕێکردنی تەرمەکەی لەوێ بوون بەڵام ئەوانی پێی ڕاگەیشت بوون بەدڵبۆی بەداخ بوون بەڕاستی کەلێنێکی گەورەیە لە ناو کووردا ئافرەتێکی بە ئەزمون و بەتەوانەوە بوو هاوڕێی تەمەنمان بوو وتی زۆر بێنازم ئەو تۆی کە چاندم هیچ بەروبوومەکی نەبووە کوشکە ساڵی ئەم ساڵ ئێمە هەتاوەکو نەبرین کەس ڕێز و قەدرمان ناگرێ خۆزگە پێشمردنەکەی ئێرە جمەی هاتە لە بەرپرسان لەو کەسانی کە بەرپرسنەوە 964 وەک چۆن لە ژیانیدا هەمیشە ئاگای لە نەرمین قادر بوو ئەحواڵی دەپرسی کاتی ماڵ ئاوایش هەر لەگەڵیدا بوو کۆتا 2 ڤیدیۆ هەیە کۆتە بۆتان ئەنێرم بە سەرچاو حەزەکەم لای ئێوەوە بڵاوبێتەوە چکە زۆر بە خەمی دایکمەوە بوون سوپاسدانەکەم خۆشی دە ڕۆژ پێش ئەوەی کۆچی دوای بکات ئەم کارەی 964 شێر کردبووە.